کاک دکتۆر بەردەوام کەم خوێنم. ئێستا باسی چیرۆکی ئەو نەخۆشە دەکەین کە پێش چەند ڕۆژێک سەری لێداین لە کلینیک بەهۆی کەمخوێنی بەردەوام. ئافرەتێکی بەڕێز کە تەمەنی 25 ساڵێک بوو سەردانی کردین لە کلینیک بەهۆی کەمخوێنی بەردەوام کە بۆ چەند ساڵێکە پێوە دەناڵێ. پاش وەرگرتنی مێژووی نەخۆشەکەی بۆمان دەرکەوت کە چەند جارێک چارەسەری وەرگرتەوە بۆ کەمخوێنەکەی. بەڵام خاڵێکی هەرە گرنگ لە مێژووی نەخۆشەکەی بریتی بوو لە زیکچوونێکی کەمی بەردەوام. لێرەدا ئێمە ویستمان پشکنی بۆ چەند حاڵەتێک بکەین کە زۆر باو نییە ناو کۆمەلگا و دەکرێت ببێتە هۆکار بۆ کەمخوێنی لە ئافرەتان بە تایبەت. یەک لەو پشکنینانێک کە بۆمان ئەنجامدا بریتی بوو لە پشکنین بۆ نەخۆشی سیلیاک یاخود نەخۆشی هەستیاری گلوتین. بە شێوەیەکی سەرنجڕاکێش ئەنجامەکە گەڕاوە بۆی کە بەداخەوە ئافرەت تووشی ئەو حاڵەتە بۆ ماوەیەکی زۆر و دەستنیشان نەکرابوو. پاش دەستنیشانکردنەکەی حاڵەتەکەمان بۆ ڕوون کردەوە بەوەی کە نەخۆشی سیلیاک یاخود نەخۆشی هەستیاری گلوتین بریتیە لەوەی کە بەشی سەرەوەی ڕیخۆڵە کە دوانزەگرەی پێدەوترێ هەستیارە بۆ مادەیەک لە ناو خۆراک کە ئەویش پێدەوترێ گلوتین یاخود گەنم لە ناو کۆمەلگا. بۆیە ئەگەر هاتوو ئەو کەسە خۆی دوور بگرێ لەو خۆراکانەی کە بەشی سەرەکی خۆراک کە بریتیە لە گلوتین ئەوە نیشانەکانی کەم دەبێتەوە و هەروەها ئەم هەوکردن و ئەم ئیلتیهابی بەشی سەرەوەی ڕیخۆڵە نامێنێ. لێرەدا لە داهاتوو بە ئومێدیەوەین کە نەخۆشەکە جارێکی تر بە کەمخوێنی ناڵێ. بەگشتی ئەگەر باسی نەخۆشی سیلیاک بکەین نەخۆشێکی ناباوە لە کۆمەلگا بەگشتی لە جیهان ڕێژەکەی بریتە لە 0.7 لە 10,000 واتە لە 10,000 کەس ئەگەری هەیە 2 بۆ 3 کەس تووشەم حاڵەتە بێ. نەخۆشەکە بە کورتی بریتیە لە نەخۆشیەکی کۆندامی بەرگری لەش بەوەی کە هەستەوەری هەیە لە بەشی سەرەوەی ڕیخۆڵە بۆ ئەو مادەیە ئەم هەستەوەریش ئەگەر هاتوو بۆ ماوەیەکی زۆر ئەو مادەیە بخورێ هەستەوەرەکە زیاتر دەبێت وەروەها هاوکردنەکە زیاتر دەبێت. ئەمەش دەبێتەوەی ئەوەی کە فەرمانی سەرەکی ڕیخۆڵە کە بریتیە لە مژینی ڤیتامینەکان و خۆراکەکان بە تەواوی ڕاوەستێ. ئەمەش وا دەکە کە ئاسن لە ناو خوێنکەم بێ کە دەبێتە هۆی کەم خوێنی، ڤیتامین دی لە ناو جەستەکەم بێ کە دەبێتە هۆی ئێسکەنەرمە و ژانی ئێسک، وەروها چەند ڤیتامینێکی تر وەکو ڤیتامین دی، ڤیتامین ئەی، ڤیتامین ئی، وەروها ڤیتامین کەی. حاڵەتێک ناوە و حەزمان کرد باسی کەین بەوەی کە دیاری کراوە لە نەخۆشخانە. وەروها ئەگەر هاتوو تۆ یەکێکی لەوانەی کە بۆ ماوەیەکی زۆر کەم خوێنی وەروها چارەسەر وەردەگری و زۆربەی جار حاڵەتە دووبارە دەبێتەوە، ئێمە پێشنیارت بۆ دەکەین کە پشکنین بکەیت. پشکنینی هەموو هۆکارەکان یەک لەوانش کە پشکنینی هۆکاری نەخۆشی سیلەکە. بەهیوای سەلامەتی بۆ ملایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.